خەونی جریوە لە قەچەکانی بەهێزترە و لە هەر سەد منداڵیش منداڵێک دڵی کونە. سڵاوتان لەبێت. کروتەنی نان بۆ نانەوا و گۆشت بۆ قەساب. ئامادەکردنی ساوەر و بڕوێشی خۆماڵیش هەرکاری ئاشەوانە ڕەسەنەکانی خۆمانە. لەم ڕۆژانەدا کە وەرزی درێنەیە دەنگی بەرداشی ئاشەکانی هەولێر بەرز بوونەتەوە. دایا ئامینە لە بەردەم ئاشێکی گەڕێکی عەلیاوە وەستاوە و دەڵێت لە ژیانیدا ساواری بازاڕی نەخواردووە. چونکە ساواری خۆماڵی لە جستاندا لەگەڵ گۆشتی قاز و کەڵەشێر تام و لەزەتێکی وای هەیە کە گەنجەکانی ئێستا تامیان نەکردووە. لەلایەکی دیکەوە خالید عەبدوڵڵا کە پیشەی ئاشەوانیە لە باوانیەوە بۆی ماوەتەوە و دەڵێت ئەمساڵ گەنم زۆر هەرزانە، هەرچەندە کڕیارە هەمیشەیەکانیان کەسی بەتەمەنن، بەڵام ئێستا گەنجەکانیش وردە وردە دەگەڕێنەوە سەر خواست و تامی ڕەسەنی ساوەر و بڕوێشی کوردەواری. کاتێک خەون و ئیرادە هەبێت هیچ ئاستەنگێک نابێتە ڕێگر. ئەمە چیرۆکی جریوە جەنگیە کچە تەمەن 25 ساڵەکەی قەزای کۆیە کە بەهۆی ئیفلیجی مێشکەوە بە گاگوڵکێ دەڕوات، بەڵام پەنجەکانی دەستی هونەر دەنەخشێنن. جریوە لە ناوماڵەکەیدا سەرقاڵی دروستکردنی بازن و ملوانکەی ڕەنگاوڕەنگە، هەرچەندە نەخۆشیەکەی وای لێکردووە تەواوکردنی تەنیا یەک ملوانکە کاژمێرێکی لێ ببات، بەڵام ئەو کۆڵ نادات. لە فیستیڤاڵی خانمانی دەزڕەنگین لە کۆیا جریوە بە بەرهەمەکانی بۆتە جێگەی سەرنجی ئامادەبوان و دڵخۆشیێکی گەورەی پێبەخشرا. هێماکانی هاتوچۆ لە ڕێشاخی گۆیژە و ئەزمار بوونەتە تابلۆی دڵداری و عاشق و غەرامیات و بە نووسین و تێکستی خۆشەویستی ڕێنمایەکان شێوێنراون. ئەمە بە تەنیا لە سلێمانی نییە، بەڵکو لە زۆربەی ناوچەکانی هەرێم تابلۆ هێماکانی هاتوچۆ بە شێوازی جیاواز دەشێوێنرێن و بەشێکیان لەلایەن کەسانی نەناسراوە وەکو شوێنێک بۆ دڵداری و عاشق و غەرامیات بەکارهێنراون. پامێرێکی سلێمانی بەڕێکەوت ڕێکەوتە شاخی گۆیژە، بەڵام ئەوەی سەرنجی ڕاکێشا بوو شێواندنی ئەو هێما و تابلۆیانەی هاتوچۆ بوو بە نووسینی جۆراوجۆر کە لە بەشێکیان نووسینی دڵداری و لە بەشێکی دیکەیان کاتی جێژوان و ناوی جۆراوجۆریان لەسەر نووسراوە. یاخوا منداڵی هیچ کەسێک بە نەخۆشی و کەم و کوڕیەوە لەدایک نەبێت، چونکە بینینی ئازاری کۆرپا دڵی دایک و باوک پارچە پارچە دەکات، بەڵام ئەمە واقعێکی تاڵە. دکتۆر بیلال عەبدوڵڵا پسپۆری دڵی منداڵان دەڵێت لەو سەد منداڵی ڕۆژانە لە سلێمانی لەدایک دەبن لایەنی کەم یەکێکیان دڵیان کونە. ئەگەر لە هەفتەی یەکەمدا چارەسەر نەکرێن مەترسی لەسەر ژیانیان دروست دەبێت. ڕێڕەوی ئەم نەخۆشیە پڕە لە چیرۆکی خەمهێنەر. ئەو باسی یەکێک لە چیرۆکەکانی کردووتی خێزانێک دوای 15 ساڵ چاوەڕوانی و فرۆشتنی ئۆتۆمبیلەکەیان کۆرپەیەکیان هێنایە دنیاوە، بەڵام بەهۆی کونی دڵیەوە زوولەیان جیابەوە. لەم دۆخەدا پزیشکەکانی وەک مرۆڤی دیکە دەگرین، بە تایبەت کاتێک دەبینن باوکێک لە تاوکێشەی دڵی کۆرپەکەی لە هۆش خۆی دەچێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.